هەندێک پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا لە دوای هەڵبژاردنەوەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز خالید عەرداوی شارەزای سیاسی لە کەربەلا و لەگەڵماندا. بەڕێز عەرداوی سڵاتان لێ بێتۆم کاتتان باش. عێراق و ئەمریکا ڕێکەوتنێکی استراتیژیان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشتا پەیوەندیەکانیان بەردەوام پەیوەندیەکی ناڕوون بووە بۆ پێی لە عێراق زۆر کات هێرش کراوەتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و لە لاشی دیکۆی عێراق چەند جارێک هەوڵی نزیککردنەوەی خۆی داوە لە چین. ئەمە بۆ ئەمریکا ناگونجێم شێوازی سیاستکردن و ئێستا ئیدارەیەکی نوێ هاتوۆتە ئاراوە بۆ چاوەڕێشەکرێت لە عێراقیش تا ساڵی 2026 ئیدارەیەکی نوێ لە عێراق هەبێت. بۆم دوو ئیدارەیە چۆن مامەڵاکەن، پەیوەندیەکانیان چی بەسەردێت؟ نعم بسم الله الرحمن الرحيم. بەناوی خۆی بەخشندەی مێرەبان، سڵاو لێوە بینەرانی کوردستان 24. ڕاستیەکەی هێشتا زووە بۆ ئەوەی باسی ئیدارەیەکی نوێی عێراقی بکەین و ئێمە هێشتا ساڵێکمان لە بەردەمدا بەر لەوەی هەڵبژاردن لە عێراق بکرێت، بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە ئێستا لە بەردەم ئیدارەیەکی تەواو جیاوازی ئەمریکادان، ئیدارەیەک جیاواز لە ئیدارەی جۆ بایدن و ئیدارەی دیموکراتەکان. ئەوەی ئاماژەتان پێکرد کە ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و عێراق ئەمە چوارچێوەی کاری هەردوو لایە، بەڵام بەداخەوە ئەم ڕێکەوتنە تەنیا حەبری سەر کاغەز بووە و ئەو ڕێکەوتنە وەکو خۆی جێبەجێ نەکراوە تا مادەکان تاکو ئێستا چالاک نەکراون. هۆکاری سەرەکی ئەم دۆخەش یاخود هۆکاری سەرەکی چالاک نەکردن بریتە لە بەریەکەوتنی بەرژەوەندەکان و جیاوازی دیدگانە نێو حکوومەتی عێراقی لە بەغدا بە تایبەتی. هۆکاری ئەم بابەتەش زۆرە، ململانەی هەژمونی دەرەوە بەسەر عێراق و جیاوازی وەلا لە عێراق. ئەمە وای کردووە کە عێراق زۆرێک دوا بکەوێت لە پتەوکردنی پەیوەندەکانی لەگەڵ واشنگتن. ئێمە لە بەردەم ئیدارەیەکی نوێداین پێویستی بە سیاسەتێکی نوێی عێراقیە، سیاسەتێک جیاواز بێت وەکو ئەوەی پێشوو هەبووە. بەڵێ ڕێکەوتنێک دەنێوان ئیدارەی پێشووی ئەمریکا و هەروەها حکوومەتی عێراقیە سەبارەت بە مانەوەی سەربازانی ئەمریکا لە عێراق کە گۆڕینی پەیوەندیەکانیانە لە پەیوەندی سەربازی بۆ پەیوەندی سەربازی ئەمنی و دووقۆڵی قۆڵ لە تا ئەیلولی 2025 کە ترامپ دێت پێتان وایە لەسەر هەمان بۆچوونی ئیدارەی پێشووە مێنێتەوە لەبارەی مانەوە یاخود نەمانەوەی هێزەکانی یان گۆڕانکاری تێکرێت ئەم پرسە؟ ڕاستیەکەی ترامپ زۆر بەلایەوە گرنگ نییە لە عێراق چی ڕوودەدات یاخود هێزەکان لە عێراق دەمێننەوە یاخود ناوەر. بۆیە دۆناڵد ترامپ هەر لە خولی ڕابردووە باسی ئەوەی دەکرد کە داگیرکردنی عێراق هەڵەیە و نەدەبووە ئەمریکا هەمکاری کردبووە، ئەوەی کە ئەمریکا قوربانیەکی زۆری داوە، پارەیەکی زۆری لە دەست داوە، دەبواە ئەو پارەیە لە ئەمریکا خەرج بکرد نەک لە وڵاتێکی وەکو عێراق. بەڵام ئەمڕۆ ترامپ گرنگی بە پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا و هەژمونی ئەمریکا لە ڕەشەکانی ناوچەکە دەدات. ترامپ بۆ خۆشی لە گوتاری سەرکەوتنی ئاماژەی بەم قسەی کردوتی من دەستم بە شەڕ نەکردووە. کاتێک دەڵێ من دەستم بە شەڕ نەکردووە واتە ئەو چیتر یاخود شەڕ لەگەڵ کەسێکدا ناکات کەم کێشەی لەگەڵ بەرژەوەندەکانی واشنگتن نەبێ یاخود هێرش نەکاتە سەر بەرژەوەندەکانی واشنگتن لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەدا، کەواتە دەکرێت ڕێکەوتنی کشانەوەی هێزەکانی ئەمریکا وەکو خۆی جێبەجێ بکرێت، وەکو ئەوەی ڕێکەوتن کراوە، بەڵام دەبێت بەرژەوەندی و هەژمونی ئەمریکا لە ناوچەکە زامن بکرێت. بەڵام کاتێک هەژمونی ئەمریکا دەکەوێتە ژێر مەترسیەوە، من پێم وایە ترامپ پاساوی بەدەستەوە دەبێت نەک تەنیا بۆ هێشتنەوەی هێزەکانی ئەمریکا بەڵکو بۆ لێدان لە سەرچاوی مەترسی بۆ سەر هێزەکانی ئەوان کە ڕەنگە لە عێراق و دەرەوە تووشیان بێت. بەڵێ جا پێتان وانە ئەو کارکتەرانەی لە عێراقدا هەن و لە دەرەوەی حکوومەتن و لە حکوومەتیش بەهێزترن لە ماوەی ڕابردووە چەندین جار هێرشیان کردوتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق و ئێستا خەریکە عێراق تێوە گلێنن لە شەڕی ئیسرائیل و حیزبوڵڵادا. ئەمە بۆ ئەمریکا قبول کراو نابێت؟
نعم أتفق معك تماما. من هاوڕام پێم وایە ئەو گروپە چەکدارانە کە بڕیار لە دەست حکوومەتی عراقی دەردێنن و دەیانێت سەروەری بە دەست حکوومەتەوە نەمێنێت دەبێت باشتر مامەڵە بکەن لەبەرەوەی قۆناغی داهاتووەک و قۆناغی جۆ باید نابێت. سەرۆک ترامپ سەرۆکێکی توندە و ئەو ئاڵنگاری بە هیچ شێوەیە قبوڵ ناکات و ترامپ بای ئەوە بوێری هەیە کە هێرش بکاتە سەر سەرچاوەکانی مەترسی بۆ سەر هێزەکانی یاخود بۆ سەر بەرژەوەندەکانی واشنگتن. لە خۆی ڕابردوو ئێمە ئەم شتەمان بۆڕوونی بینی بۆ ئەگەر گروپە چەکدارەکان لەسەر هەمان ڕێزکە بەردەوام بن دەبنە هۆکاری ئەوەی کە عراق بخزێتە نێو دووڕیانێکی مەترسیدارەوە. دەبێت خۆمان لەو شتە بە دوور بگرین و نابێت لەم هاوکەشەیەدا هەڵە بکەین. بەڵێ بڕیاری دەستگیرکردنی ترامپ هەیە لەلایەن دادگاکانی عراقەوە لەگەڵەوەشدا سەرۆک کۆماری عراق و سەرۆکوەزیرانی عراق پیرۆزبایی لە دووبارە هەڵبژاردنەوەی ترامپەکەن بە سەرۆکی ئەمریکا. ئەمە تا چەند پشتگوێخستنی بڕیارەکانی دادگایە لە عراق؟ پێم وایە بەڕاستی ئەم بابەتە حکوومەتی عراقی خستۆتە شەرمێکی زۆرەوە. بەڕاستی گەمژێتیەکی زۆر گەورە بوو کە بڕیارێکی لەو شێوەیە تۆ بڕیاری دەستگیرکردن بۆ سەرۆکی دەوڵەتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەربکەیت. دەبوایە سیاسەتی عراقی ئەو کاتە ئەگەر تێبینیەکیان هەیە لەسەر سیاسەتی ئەمریکای خود سەرۆکی ئەمریکا پەنیان بۆ نەتەوە یەکگرتوەکان و دامەزراوە نێودەوڵەتیەکان بردبووە. پەیوەندیان بۆ دادگا نێودەوڵەتیەکان کردبووە. ئەمە نابێت عراقکارێکی لەو شێوەیە کردبە. بەڵێ بەڕێز خالید عەرداوی شارەزای سیاسی لە کەربەلا و لەگەڵماندا بووی. زۆر سوپاس بۆیەوە.